سڵاوتان لە ببینەران بەڕێز دووبارە بەرداوامین لەگەڵتان کاک شەڕ سەبارەت بوو بۆ چوونانەی کە ئاراستەم کردی زۆر کەس پێیان وایە پاش بە هەرێمبوونی کەرکووک گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان ئاسانترە بێت سەبارەت بەم لۆجیکە بەڕێستان لێکدانەوەتان چییە؟ کەجارە من پێشەوەی بڵێمێنی بۆ ئێمە بیر لەوە بکەینەوە کەرکووک بێ بە هەرێمێکی سربەخۆ ئینجا بیگەڕینەوە سەر هەرێمی کوردستان بۆ بیر لەوە نەکەینەوە کەرکووک بێنەوە سەر هەرێمی کوردستان بەڵام لەو حاڵەتەش ئەگەر ئەوە گەرە ڕوو بدات هەرێم کەرکووک هەرێمێکی سربەخۆ بێت بەداخەوە ینی ئەوەی کە من دەیبینم لە ئەدای سەرکردایەتی سیاسی کوور و بەتایبەتی لە هەردوو حیزبی دەسەڵات لە چەند ساڵی ڕابردوو هەر لە سەرەتای بڵین مسادەقەکردن لەسەر دەستوری عێراق و هەنگاوەکانی مادەی 140 کە هیچ نەخشە و پلانێک نەبوو مادەی 140 دەبواە لە سیوێکی 2007 جێبەجێ بکرێت ئەمە لە 2011 ینی ئەوان لە چەند ساڵی ڕابردوو نیانتوانی بێ کار بۆ ئەوە بکەن بەرنامە بۆ ئەو دابنێ مادەی 140 لە وادەی خۆی جێبەجێ بکرێت لە دوای ڕوخانی سەدامەوە تاکو ئێستا کار بۆ ئەوە نەکرابێت کە ئێمە توانی بێتمان تۆزێک متمانەی تورکمان و عەرەب بۆرای خۆمان ڕابچێشین متمانەیان پێمان بێ وایان لێ بکەین کە بێنە سەر هەرێمی کوردستان لە کاتێک کە لە دوای ڕوخانی سەدام و تا ئێستا لە ناو کەرکووک دوو تەربیە هەیە تربیەیەکی کوردی کە گەنجەکان و مناڵەکان بە کوردی خوێنن کە هەرێمی کوردستان تەمویلیەکە و پارەدا مامۆستاکان و یارمەتیەدا ئەوەی تریش کە عەرەبی و سەر بە بەغایە یعنی ئەوە چەند ساڵ لە دوای ساڵ ئەو هەموو گەنجە سەفی 6 تەواوە کات بەڵام عەرەبی نازانێت چونکە بە کوردی خوێندوێتی لە هەرێمی کوردستانیش لە هیچ زانکۆیەک وەریان ناگرن لەبەرەوە ئەوانە لە دەرەوەی هەرێمی کوردستانن ئەمانەی کە عەرەبی نازانن لە زانکۆی بەغدا و تکریت و نەجەف و بەسرە وەرەگیرێت ناچن بۆ ئەوێ دێنەوە کەرکووک لە کولێ هەندەسە وەرگیراوە لە بەسرە ناچێت بۆ ئەوێ دێ لە کەرکووک لە مەحەدێک دەوامەکە یعنی سەرکردایەتیەک بیر لەو هەموو شتانە نکاتەوە سەرکردایەتیەک بیر لەوە نکاتەوە تۆزێک متمانی تورکمان و عەرەبی کەرکووک بۆ خۆمان ڕابچێشێ من گومانم لەوە هەیە کە نەخشەیەکی وا جوان و تۆکمە و داڕێژراویان هەبێ ئەمەیان وا بە بەرنامەدا نابێت کە کەرکووک بێتە هەرێمی سربەخۆ دوای ئەو هەرێمە وایان لێ بکەین دەنگ بۆ هەرێمی دەنگ بۆ ئەو بدەن کە بێنەوە سەر هەرێمی کوردستان یعنی وەکو ئەوەی ئێمە وا بزانین کە تورکیا خەوتووە ئاگای لێ نییە دەوڵەتە عەرەبیەکان خەوتون ئاگایان لێ نییە یعنی ئێمە لە جاتی ئەو ئۆپشنە بدەینە خەڵک ئەو خیارە بدەینە خەڵکی کەرکووک بۆ بیر لەوە نەکەینەوە لە ناو دەستوری هەرێمی کوردستان و بۆی ئەلامیش نەبێ بەڕاستیش وابێ وەک چۆن ئێمە لە بەغدا داوای شەراکە دەکەین لەبەرو ئێمە پێکاتیەکی عێراقین بۆ بیر لەوە نەکەینەوە لە دەستوری هەرێمی کوردستان کەرکووک لە ناو هەرێمی کوردستان بێ بەڵام حاڵەتێکی تایبەت بدەین بە کەرکووک بەڵام لە سوارچێوەی هەرێمی کوردستان بێ و مافی ئەو بدەین بە تورکمان و عەرەب بە جێگیری سەرۆکی هەرێم جێگیری سەرۆکی وەزیران سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی کوردستانیش با تورکمان بێ یا عەرەب بێ یا ئەوە بێ ینی بۆ ئێمە بیر لەمەیان نەکەینەوە بێ بیر لەوە بکەینەوە ئێستا بیکەین بە هەرێمێکی سربەخۆ لە دوای هەرێمی سربەخۆکەش کەس نازانێت چی لێ دێ و بەبێ نەخشە و بەبێ بەرنامە و لە کاتێک ئەم هەموو دەوڵەتە عەرەبیانە چاویان بڕیوەتە ئەوەی کە کەرکووک نەخرێتەوە سەر هەرێمی کوردستان تورکیا لەولاوە هەموو هەوڵێکەدا بۆ ئەوەی ئەم بڵێن سەرچاوە نەوتی وزە گەورەی لە عێراقەیە کە کەرکووکە نێتەوە سەر هەرێمی کوردستان بۆی کورد تەرجیع نەبێ بۆی دەوڵەتی خۆی ئەلامکە یعنی ئێمە بۆ بچینە ئەوە من پێم وایە ئەگەر هەرێمی سەربەخۆ لە کەرکووکدا بنرێ دووبارە یەکەمەوە هەموو ئەوانەی کە من خوێنمەوە من ئەیبینم تەسیری ئەوەی ئەبێ کە کەرکووک لە کوردستاندا ئەبڕێ وەجارێکی کە نابێ کورد کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوو ئێمە لەسەر کەرکووک ئەنفال کراوین لەسەر کەرکووکی میاباران کراوین تعریب کراوین هەموو شتێک ئەبێ لەبیر خۆمانی بەرینەوە کەرکووک نایەتەوە سەر هەرێمی کوردستان وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێک لەو دوو پارتە دەسەڵاتدارەی کە بەڕێزان بەم جۆرە پشکی بەرپرسارەتەکانە خاتە سەر وەکو ئەوان قەزیەکە بینی یا بۆ چوونێکی ترەتەیە خۆی باسی کرد وتی ئێمە هەوڵی سەرچیمان ئەبێت جێڕانەوەی کەرکووک بێت و ئەمە پێم وایە یەکێتی و پارتی و حکوومەت و ئۆپۆزیسیۆن و هەموو لایەنە نیشتما پەروەکان هەوڵی ئەوە ئەدەن بەڵام ئەگەر ئێمە ئەوەمان پێ نەکرابێت حسابی ئەوە بکەین کە ڕەنگە ئەگەری تر هەبێت سیناریو تر هەبێت یەکێک لەو سیناریوانەیە کە ئێستا لاوازە بەڵام یەکێک سیناریوە کە ڕەنگە لە ئایندەیە سەر هەڵبدا ئەویش ئەوەیە کە ڕەنگە کەرکووک بەرەو ئەوە بچێت کە بێت بە هەرێم ئەمە شێچەکە لە سیناریۆکان یعنی ئێمە تا ئێستا باسی ئەوە ناکەن کە ئێمە پژگیری ئەەکەن یاخود پژگیری ناکەن بەڵام ئەمە یەکێکە لە سیناریۆکان کە لە ئێستاوە ئێمە ئەبێت حسابی بۆ بکەین ئەمە ڕەنگە هەندێک لایەنی هەبێت قازانجی هەبێت بۆ ئەوەی کە کەرکووکی کۆن دروست بکەین و هەر کاتێ بمانەوێت دەرفەتێک هەیە بۆ بجێڕانەوەی بۆ گەڕانەوەی ئاسانتر دەبێت ئەگەر مەسەلەکە بە ڕیفراندۆم بێت بەڵێ چونکە ئەگەر مەسەلەکە دەنگدان بێت زۆرینەی کورد لەوێ ئەوە ئەبێت ئەگەر شارێکی منتەقی کردووە ئەڵێ بۆ ئێستا هەوڵ نیان بیگەڕێنەوە بۆ هەنگاوەکان دوورە خۆی مادەی 140 هەوڵدان
بۆ جێبەجێکردنی مادەی 140 هەوڵدانە بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان چکە مادەکە خۆی باس لەوە ئەکات بەڵام ئێمە چەند ساڵێکە هەوڵی بۆ ئەدێن هەرەوە دەوام پێکراوە کە ئێستا لە ئارادای لەبەرەوە لە هەندێک جار لەبەر ئەوەی مادەکە جێبەجێ نەکراوە بیر لە سیناریۆتر کراوە یاخود بیر لەوە کراوە کە هەندێک نەرمی لەم بارەوە بنوێنێت یەکە لەوانە ئەگەری سەر هەڵدانی هەرێمی کەرکووکە بەڵام ئەمە من پێم وایە لایانی زۆر لایانی باشی تیا هەیە کە ئەگەر ئێمە نەمانتوانی کەرکووک بجێڕینەوە تا ماوەیەک ئەکرێت ئەمە بۆ جۆرە بێت یان یەکێک لە لایەنە باشەکان بەڵام لایانی خراپیشی تیا هەیە چونکە ئەو کاتە ئێمە دوو قوارەمان ئەبێت دوو قوارەی سیاسیمان لە عێراق ئەبێت زۆر جار قوارەی سیاسی گەلێکیش دروستەکات کە جیایە لە گەلی قوارەیەکی تر بۆ نمونە کات خۆی کوێتیەکان خۆیان بە عێراقی ئەزانی بەڵام پاشەوەی کە نەوتیان دۆزیەوە و ناوتیان فرۆشت و سنوور پەیدا بوو لە نێوان ئەوان و عێراق و هەستیان کرد بەرژەوەندیان لەوەدایە کە وەکو دەوڵەتێکی جیا بمێننەوە وتیان ئێمە عێراقی نین ئێمە کوێتین بۆ نمونە لوبنانیەکان ڕۆژە لە ڕۆژان خۆیان بە سووری داێن خۆشان هەر لە بنەمادا سوورین بەڵام ئێستا هەر لوبنانیەک ئەگریت وەک زینێ وایە کە تۆ پێ بڵێیت تۆ سووری هەر بیری چۆتەوە کە سووریە یانە یەکێکەکان زۆرتریان خراپ ئەگەر مەسەلەکە هەندێک پێشکەشکردنی هەندێک گەرنتی نەبێت پێم وایە خاڵی باشتریتە هەیە گەرنتی لە خاڵی باشتریتە بەڵێ ئەگەر مەسەلەکە ینی بۆ نمونە ینی ئەگەر ئێمە ڕازی بین بە هەرێمەکە بەڵام گەرنتی ئەوە بین کە ئەو هەرێمە ئەبێت بۆ هەتای وەک خۆی بمێنێتەوە بۆ من ئەگەر داوامان لێ بکرێت کێ ئەو گەرنتیە بە ئێمە وەکو هەرێمی کوردستان یاخود دیکۆمنتێکی نووسراو هەبێت لە نێوان هەموو لایەنە عێراقیەکان باس لەوە بکەن کە ئەو هەرێمە مافی ئەوەی نییە وەکو چۆن لە یاسای دەوڵەتی عێراق بۆ قۆناغی گواستنەوە باس لەوە کرابوو کە بەغدا و کەرکووک بۆیان نییە بچنە سەر هەرێمێکی تر ئەگەر گەرنتی ئەوەی تیانە بێت یاخود داوای ئەوەی تیانە بێت منەوەی ئێمە هەر کاتێ بە پێویستی ئەزانین ئەتوانین لەگەڵ مشاورە بکەن لەگەڵ خەڵکی کەرکووک پێیان بڵێن ئێوە داوا بکەن کە بێنەوە سەر هەرێمی کوردستان بەڵام کاکە شۆڕژ جۆرێ لە گرنتی و جۆرێ لە وەعود بە هەمان شێوە نەیرا بە کورد بۆ جێبەجێکردنی مادەی 140 و کار ئاسانیکردن بۆ هەنگاوەکانی جێبەجێکردنی بەڵێکە کە من ئاماژەم بەوە کردێن ئەو وادانی کە کورد وەری گرتووە ینی لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان و تاکو ئەمڕۆژ هەموو وادانی کە کورد لە لایەنەکانی وەرگرتووە هەمیشە وعدی شەفەی بووە چۆن ئەم تەفاعولەی ئەم هەڵ ئەسەنگێنی کە پێی وایە خاڵی باشی زۆرترەوە ئەگەری هەیە کە ئاسانتر کوردستان بگەڕێتەوە سەر بەڵام من ئەگەرێکم دانا یعنی ئەو ئەگەر ئەبێت لە بەرچاوێت من خۆم بەش بە حاڵی خۆمێنی لەو حاڵەتی کە ئەگەر کەرکووک بێتە هەرێمی سەربەخۆ من لەو باوەڕم کە هەموو هەلومەرجەکان و هەموو شتەکان بەوە بەرەوە دەڕوا کە کەرکووک بە یەکجاری لە کوردستاندا دەبڕێ و عەرەبی عێراق زۆر جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پشتیوانی لە عەرەبی کەرکووک بکەن تورکیا پشتیوانی لە تورکمانەکات و ئەوان کەفاعاتی خۆیان بەکارهێنن لە دژی کورد و پەیتا وەکو چۆن جوولەکەکان چیان لە فەڵەستینیەکان کرد کاتی خۆی لە ئەرزکردین و لە دەرپەڕاندنیا من پێم وایە هەر ئەم سیاسەتە پەیڕەوەکرێ و ئەو ڕوحی نەتەوەیە و ئەو خۆشەویستی و سۆزە نەتەوەیەی کە یەکێک لە هەڵەبجە یەکێک لە کۆیە یەکێک لە زاخۆ بەرامبەر کەرکووچی ئێستا و پارچەیەکی دابڕاو لە کوردستان ئەگەر کەرکووک بێتە هەرێمێکی سەربەخۆ ئیتر ئەم سۆزەش بەرامبەر کەرکووک نامێنێ هەرێمی کوردستان ئەوە دەبێت کە هەیە ئەویش هەرێمی کەرکووکە بەڵام بۆ لە زۆربەی شیکاری سیاسەتمەدارانی کووردا هەمیشە لە ڕوانگەی منطقی سیاسەتی کوڕوزانەوە سەیری مووقعیەتی کورد ئەکرێت مەسەڵەن ئایا کوردیش ناتوانێت دەورێکی ئەوەندە فعالی هەبێ کە ئیتر چیتر هەمیشە بەرکار نەبێ بەڵکو کارتێکەر بێ واتە هەمیشە کار لێکراو نەبێ مەسەڵەن ئەگەری ئەوەی نییە کوردیش دەورێکی ئەوتۆ بنوێنێ و خۆی کۆ بکاتە و لاعیبێکی ئەوەندە باش بێ کە سەرنجی هەموو یانەکان ڕابکێشێ بۆ خۆی خۆی پێویستە وابێت و هیوادارم وابێ بەڵام ئەوەی من ئێڵێم چەند ساڵی ڕابردوو ئەوەمان پێدەڵێت کە ئەوە نایەتە دی یعنی من باس لەوە دەکەم کە ئەمە بۆچوونی ڕەنگە هەندێک لێپسراوەکانی کەرکووچیش بێت کە ڕۆژان لێپسرابوونیە ئەوە یعنی چۆن ئێستا باسی دیالە دەکەین دەڵێن دیالە لەبەر ئەوەی کە مەحروم کراوە لەبەرەوەی تەهمیش کراوە لەبەر وەکو پێویست خزمەت نەکراوە بۆیە دیانەوێت لە عێراق جیابنەوە هەرێمێکی سەربەخۆ دروستکەن لە ناو خەڵکی کەرکووچیش ئەوە هەیە ئەڵێ هەرێمی کوردستان وەکو پێویست بە دەنگمانەوە نەهاتووە وەکو هەرێمی کوردستان هەرێمێکی گەورەیە
بودجەیەکی باشی هەیە ئیمکانیاتی زۆر باشی هەیە بەڵام وەکو پێویست بەدەنگ خەڵکی کەرکووکەوە ڕەنگە لە ناو کەرکوو ئەو ئامادە نەبێت یارمەتی خەڵکی کەرکووکدا ئامادە نەبێت بیر لەوە بکاتەوە کە ئەو هەموو قوتابی کەرکوو بە کوردی پێی خوێنە بۆی لە میدیا بڵێن مەکتەبی کوردی هەیە بەڵام بیر لەوە ناکاتەوە لە زانکۆکانی کوردستان وەری ناگرێت لە زەمالەوە بە حساتی دراسی وەری ناگرێت زۆر باشە ئەگەرەکەی کە ئەمەیڵێ گەرانتیەکەی کە ئەمەیڵێ بە مستەحیلی دەزانی نە لە سیاست تا هیچ مستحیل زۆر سپاس دەکەم بەڕێزان ئێستا میوانە بەڕێزەکانمان پرسیارەکانیان نەخەنە ڕوو فەرموون بەتان ڕزگار دوو پرسیارمێ بۆ کاک شۆڕش ئەگەر کاک فەردیش کۆمەتی خۆی لەسەر بدات بۆچی کوتلەی کوردی لە حکوومەتەکەی مالکی هەڕەشەی زیابوونەوە ناکات لە کاتێکدا کە حکوومەتەکەی مالکی کوتلەی کوردی ڕایگرتووە بۆ بەسێنانی مافەکانیان پرسیاری دۆم بۆچی سەرکردایەتی کورد ئامادەکاری ناکات بۆ پێکەنانی دەوڵەتی کوردی لەم کاتدا بەتایبەت کە زۆربەی دەوڵەتانی شەرق الئەوسەد خەریکی کێشەکانی ناوخۆیانن بەهۆی دروستبوونی بەهاری عەرەبیەوە بۆچی کوتلەی کوردی لە حکوومەتەکەی مالکی پاشەکشە ناکات فەرموون کاک شۆڕش والله کوتلەی کوردی جارێ ئەم پرسیارە ڕەنگە من نەگرێتەوە چونکە ئێمە لە حکوومەتەکەی مالیشی دانین ئێمە وەکو بجوتنەوەی گۆڕان وەکو فراکسیۆنی گۆڕان ئێمە لە حکوومەتی مالیشی نین آخر ئەو کاکفەرید باشترە وەڵامی بداتەوە سەبارەت بە پرسیاری دووەمی پرسیاری دوم هەوڵی پێکەنانی حکوومەتی کوردی نادات من باسم کردێن ئێمەش دیسان دەبێت لە سەرکردایەتی سیاسی کورد بپرسی کە بۆچی هەوڵی پێکەنانی حکوومەتی کوردی نادا ئەمڕۆ ینی بڵێن دەوڵەتێکی کوردی سەربەخۆ بەڵام من وەکو سەرەتاش باسم کرد ڕەنگە لە ماوەیەکی ئایندە ئەگەر ئەم بەهاری عەرەبیە هەموو ئەو ناوچەیە بگرێتەوە من پێم وایە هاوچێشەی هێز لە ناوچەکە بە تەواوی ئەگۆڕێ و ئەگەر لە تورکیاش گۆڕانکاری ڕیشەیی بێتەکایەوە و دەستوری تورکیا بگۆڕێت و کورد لە تورکیا بەپێی دەستور بتوانێت مافەکانی خۆی دەستەبەر بکات و ئەم هاوچێشە تازەیەی هێز لە ناوچەکە ئەو وڵاتانی تریش بگرێتەوە ئێرانیش بگرێتەوە ئەوە بگرێتەوە ئیتر ئەو کاتە ئەگەری بوون بە دەوڵەتی کورد پێم وابێ زیاتر دەبێت بەڵام ئێستا ڕەنگە گەرەکەی کاک فەرید هەر هەمان پرسیاری بەڕێزیان بە شێوەیەکی تر ئێستا ئەوەتانە لە بەهاری وڵاتانی عەرەبیدا ئەو گەلانەی کە لە چوارچەوەی ئەو دەوڵەتانەدا خۆیان ئەڵێن ئەم حکوومەتە گەندەڵە و ئەم حکوومەتە نەیتوانیوە تحقیقی مافە مەدەنی و سیاسیەکانی خەڵکی عەرەب بکە یا هاوڵاتیان بە کۆی پێکاتەکانەوە بکە خۆیان ئەیانەوێ بیرڕوخێنن بەڵام هەز ناکەی لای ئێمە دووبارە ئەو پرسیارەی کە لە کاک شۆڕشم کرد پێشووتر ئەیکەمەوە کەچی ئێمە خاکی عێراق و نازانم چی و ئەمانە هەز ناکەی زۆر مقدەسمان کردووە لە کاتێکا کەس لە عێراقا بە درێژایی تاریخ ڕەنگە بەقەدەر سنە تەعەسوبی عێراقچێتی نەبوو بێ خەریکی خۆی خەریکی هەڵوەشانەوەیەتی و ئێستا ئەڵێ هەرێم ڕەنگە سبەی نەژێک بگرن و بڵێ دەوڵات خۆ کوردیش ناتوانێت بڵێ بۆتان نییە لەوانەیە سێ پارێزگا یەکە گرێ لە مافی خۆمە هەر ئەسەن عیبیشە بڵێ ئێوە بۆتان نییە یەک بگرنەوە باشە ئێمە هەز ناکەی بەراورد بە هەموو ئەم دۆخەی کە ئەگوزەرێ دەقمان گرتووە بە سیاسەتێکی نەگۆڕەوە و ئاوا سەیری مەسەلەکانەکەن نام پێم وایە بۆ جۆرە نییە ینی ئێمە لە چوارچەوەی دەوڵەتێک داین کە سەروەری خۆی هەیە کە ئەندامە لە UN دەستورێکمان هەیە کە باس لە مافی چارەنووس ناکات و باس لە مافی جیابوونەوە ناکات ئێمە لە دەستورە عێراقین چەند جار خەرقی دەستور کراوە بە درێژایی لە دوای داڕشتین دەستورتاوە هەموو کەس نیە خەرقی دەستوری نەکرد بێت بەڵام کە خەرقیشی کردووە خەرقەکە نەگەیشتۆتە ڕادەی جیابوونەوەی پارچەیەک لە عێراق و باس لەوە بکات کە من ئیتر التیزام بەم مەسەلەیە نییە یعنی ئەم مەسەلەیەکی خەرقەکە بچووک بۆیە خەرقەکە پەیوەندی بە یەکپارچەی خاچی عێراقەوە نەبووە پەیوەندی بە شێوەی دابشکردنی دەسەڵاتەکان و هەندێک بەرژەوەندی و پەیوەندی نێوان لایەنەکانەوە هەبووە ئەوەیە مەسەلەکە بەڵام ئەم مەسەلەی دروستبوونی دەوڵەتێکی تر جیابوونەی پارچەیەک و پێکەنانی دەوڵەتێکی تر ئەمە مەسەلەیەکی زۆر ئالۆزە عێراق لە ڕووی یاسای نێودەوڵەتانەوە ئەتوانێت مافی سەروەری خۆی بەکاربێنێت ئێمە بەبێ ڕەزامەندی عێراق بەبێ ڕەزامەندی ناوچەکە بەبێ ڕەزامەندی دەوڵەتە زلهێزەکان ناتوان جیابینەوە بەڵام هەموو جار باس لە باشووری سوودانەکەن باشووری سوودان خۆی ناوەت خۆی ڕازی بوو بەوەی کە مافی جیابوونەوەی باتە بۆیە جیابووە ئەگەر ئێمە ئەو مافە بەغدا پێمان بدات بەڵێ ئێمە ئەو مافەمان ئەبێت کە جیابینەوە واتە هیچ ببوورە هیچ نرخێکی نەبوو مەسەڵەن ئەو هەموو ویست و متەطەڵەباتە شعبیەکە لە باشووری سوودانە هەبوو واتە لەسەر سینیەک بە هەدیە ئەو سەر بەخۆیان بەخشیوە
من فەوەندی بەوە نییە من ئەوەندە ئەزانم خارتۆم لەگەڵ باشووری سوودان دانیشت وتی من ئەو مافەتان ئەدەمێ پاش 5 ساڵ ئەگەر ئەتانەوە جیا ببنەوە ئەگەر ناتانەوە بەشێک بن ئەو دەوڵەتەکەن بە دەوڵەتێکی فدرال ئەمە لە سوودان بەو جۆرە بوو لای ئێمە وانە بوو. زۆر سپاس کاک فەرید فەرموو. سرەت مدحەت دوو پرسیارمان بوو پرسیارێکیان بۆ کاک شۆڕش پرسیارێکیان بۆ کاک فەرید پرسیارێکم ئەڕاستەی کاک شۆڕشەکەم کاک شۆڕش وەکو ڕێی خۆت لە کاتی دروستبوونی ئەو سێ هەرێمەی کە ئێستا زۆر قسەیان لەسەر ئەکرێت دیالە سەلاحەدین نینەوە هەر سێ هەرێمە ئەو سێ محافەزەیەش باشە زانین کۆمەڵێک ناوچەی کوردنشین کە تاکو ئێستاش یەکلای نەبووەوە مەسیریان بەرەو کوێ ڕات لەسەریانە خانەقین و مندەلی و جەلەولا لە دیالە و دووس خورمات و لە سەلاحەدین و مەخمور و شەنگالیش لە نینەوە ئەگەر ئەو ناوچانە لە حاڵێکا ببن بە هەرێم بۆ ئێمە قسەکردن و تەفاومکردن لەگەڵ ئەو هەرێمانەیە بۆ مەسەلەی گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر کورسان زۆر ئەستەمتر نییە وەک لەوە ێستا لەگەڵ ناوەندا قسە بکەین و لەگەڵ ناوەندا ڕاوێژ و گفتوگۆ. تۆ خۆت پێ دوایە وەکو گەنجێک کامیانە کاک شۆڕش حاجی جوابەکەی ئاشکرایە ئەڵێ لە هەردوو بەشی پرۆگرامەکەدا تاکید لەوە کاتەوە کە ڕەنگە ئاسانتر بێت تا ڕادەیەک مفاوەزاتکردن لەگەڵ هەرێمێکی بچکۆلەیە کە ئێمە بە تەجروبەترین ئاسانترە تۆ ڕاتچیە وەکو گەنجێک. کاکە ڕاج من لەمایانە تا ڕادێک پێچوانەی ڕاکەی کاک شۆڕشم چکە تۆ ئەبێ حساب بۆ بکەی ئەو کەسانی کە لەو هەرێمەیان هەمویان سونەن و ئێسش بەش یێرە زۆریان ئەگەر هەمووشیان سونە نەبن بەش یێرە زۆریان سونەن و ئێسش سونە لە عێراقا ئەو پێکاتە سەرەکیە کە بەشێ لە سەرکردەکانی سونەتە ئێسش پێیان وایە هەرەڵێن مادەی سەوچل تێپەڕیوە دان بە بوونی مادەی سەوچل لالانێت جا تۆ گەر ئەمانە تابیت ئەم تەفاوم گەین کە ئەم ناوچانە سەر بە کورسانەوە زۆر زەحمەترە گەشتبینی بەوەی لە مەرکەزەوە چارەسەر بکرێ ئەگەر خۆمان بمانەوێت و هەوڵەکەمان چتر بکەینەوە تا ڕادەیەک من زیاتر لە بە مەرکەز گەشتبینترم چکە مەرکەز ئەگەر لە سەلاحی خۆشی بێ فێمای گەرە ناوچانە باتەوە بە هەرێمی کورسان و کاتە هەژمونی سونەکان بەو بێجێراوێ بەڵام گەرە ناوچانە بستنە سەر هەرێمەکانی سونەکان بۆ شیعەکان لە عێراقا کە ئێستا دەسەڵاتی باڵام تۆزێک زەحمەترە بێ بۆیان هەرسکردنی ئەوە لای شیعەکان تۆ زەحمەترە چکە هەرێمەکان کاتە گەورە بن بەڵام دیالا گەر خانەقین و مندەلی لێ بگریتەوە تۆزێک بچووکترە بێتەوە کاتە مەرکەز بە ئاسانی توانێت قسەکە لەبەرەوە من وەکو ڕێی خۆم پێم وایە زۆر باشتر لەوەیە کە لەگەڵ مەرکەزا بێ وەک لەوەی لەگەڵ هەرێمێکی سونەیە بزانین کاک شۆڕش لەسەر ڕای ئەو لاوە ڕای چیە من ڕێز لە بۆچوونەکەی ئەو دەگرم بەڵام مقنێنیم بە وەڵامەکەیەوە پێم وایە هەر باشتر وایە و ئەگەری سەرکەوتنیشمان لەوە زیاترە ئەگەر ئێمە لەگەڵ هەرێمێکی تازە دروست بووی بچوو کە تێیدا کوردیشی تێدایە و ئەوان پشتیوانی کورتوانیویانە ئەم هەرێمە دروست بکەن من پێم وایە ئەگەری ئەمە بەشێکی یەکرێ بڵێن دەرەنجامی مەیوزبوونی شۆڕش حاجیە لە شیعە نانە من مەیوسی لە شیعە ناڵێم خۆ شیعە لێرە نییە ئەن شیعەمان لێرە نیە گەر شیعە لێرە بووە لە مەرکەز لە دەسەڵات ناڵم لە شیعە بەڵامێنی چەند ساڵی ڕابردوو نەتوان ڕامادی سەوسل خۆی جێبەجێ بکرێ یعنیگەر لە منە پرسی من پێم خۆشە جارە هیچ هەرێمە دروست نەبێ یەکسەر مادی سەوسل جێبەجێ بکرێ بۆی کەرکک بگەڕێتەوە بەڵام ڕووداوەکان ئەوەنە پەلە دێنە پێشەوە ئەوە تا مادەی سەوسل جارە جێبەجێ نەکراوە هەرێم دروست دەبێت ئەی باشە هەرێمێک دروست دەبێت بێتە واقعی حاڵ ینی بەدەست من تۆ نییە ئەو ئەڵێ من دروست دەبم کوردیش بەبێ کوردیش بۆی دروست نابێت من پێم وایە نێ وەکو قسەکانی پێشومەکەمەوە ئەگەر کورد بتوانێت لەگەڵیان پێک بێ بەوەی کە ئەو ناوچە دابراوانەی کە دەکەوێتە سنووری و پارێزگایە گفتوگو و دانوستانی لەسەر بکەین بۆی بچێژن و سەرێمی کوردستان پێم وابێ کارێکی ئاسانترە. فەرموو پرسیارێکی کاک فەرید بۆ کاک فەرید دەستە سەرت قسەکردن لەسەر بوونی لەسەر دروستبوونی ئەو هەرێمانە بۆ خۆی ڕەنگە زۆر هەڵبگرێ بەڵام قسەیەکی کە هەیە ئایا ناوەند بە دروستبوونی ئەو هەرێمانە ڕازیە بێت یا با ڕوونتر بڵێن ئایا مالیکی وەکو سەرۆک وەزیرانی عێراق بە دروستبوونی ئەو هەرێمانە ڕازیە بێت لە حاڵەکە ئەگەر ڕازی بێت و هەرێمەکان دروست بن کاک فەرید پێی وایە ئەو دروستبوونی هەرێمەکان بۆ کورد قازانجی هەیە و لە حاڵێکیشە ئەگەر ئەو هەرێمانە سەرکەوتوو نەبوون ئەو محافزان سەرکەوتوو نەبوون لەوەی کە بنە هەرێم ئایا مەترسی زۆر گەورە نییە کە مالیکی ئەو هەرێمانەی لە نەیهێش ئەو هەرێمانە بن بە ئەو محافزان بوون بە هەرێم ئایا کار ناکات بۆ ئەوەی هەرێمی کوردستانی لەژێر دەستی ئێمە بسێنێتەوە چکە پێم وابێ ئەگەر مالیکی بێ هەرێمێک لە عێراقانەوە دەسەڵاتی مارکەزی بێ لە دەسەڵاتسەرنەوە لە هەرێمێکی وەکو کوردستان زۆر باشتر لەوەیە بۆ مالیکی کە 18 محافەزەی عێراق بکاتە هەرێم. خۆی ئێستا لە ڕەنگە لە چەکمەجەی مالکی سێ داوای بوون بە هەرێم هەبێت یەکیان هی بەسڕەیە ئەوەکان هی کوتە ئەوەی ئەمجارەشیان هی سەلاحەدینە
ئەو نایڕوێنێت ئەم دژی پێکەێنان پێکهاتنی هەرێمی ترە لە عێراقا سیاسەتی مالێکی بریتە لە دژایەتیکردنی پەیدابوونی هەرێمی تر لە عێراقدا و لەسەری ئەوە ڕوات زۆر دژایەتی ئەوەی سەلاحەدینیشی کرد تەنانەت گەیشتە ئەو ڕادەی کە شیعەکانی سەلاحەدینی هاندا داوا بکەن هی بەلەد و دوجیل داوا بکەن کە جیا ببنەوە لە سەلاحەدین و بگەڕێنەوە بۆ سەر بەغدا چکە سنووری ئەوانە کاتیخۆی هەموو سەلاحەدین بەشێک بوو لە بەغدا هەروەها ئەم جارەشیان ئەوەی کە ئێستا میلیشای دروست کردووە ئەوەی کە لە خاڵس خۆپیشاندانی کردو ئەوەی کە لە شارەبان خۆپیشاندانی کردو هەمیان شیعەکانن لەبەرەوە سیاسەتی مالێکی دیارە دژایەتیکردنی دروستبوونی هەرێمی ترە لە عێراقدا بەڵێ فەرموو پرسیارێکم بۆ کاک فەرید ئاماژەی بۆ کرد کە ئێوەی لە عێراقا گوزارەیە قەیرانە ئەو قەیرانە بڵێ هەرێمی کوردستان لەکوێ ئەو قەیرانەدایە من پێم وایە بەشێکی ئەو قەیرانەی کە هەیە ئێستا لە عێراقا بۆ ڕاگەاندنی هەرێمی سربەخۆی پارێزگاکانە گەڕێتەوە بەڵام جەنابان ئاماژە بەوە شەکەن کە ڕاگەاندنی هەرێمی پارێزگاکان سوودی زۆریە بێت ڕێژەیەکش دیاری کرد وابزانم لە ساڵ 80 بوو پرسیارێکشم بۆ کاک شۆڕش باسی لەوە کرد کە سونەکان ئەو ڕاگەاندنی هەرێمی پارێزگاکان لە ئەنجامی تەهمیشکردنیانە یان پاراوێزخستنیانە لە پرۆسەی سیاسی عێراقا چی لەوە گۆڕێ کە بڵێ تەعویزی ئەوە بکەنەوە کە لە ئەنجامی ڕاگەاندنی هەرێمی پارێزگاکانە بەڵێ فەرموو کاک فەرید بەڵێ خۆی سیاسەتی مالێکی دیارە یانی خۆی دژی دروستبوونی هەرێمەکانە و ئەم قەیرانە ینی ئەم قەرانی کە ئێستا هەیە یەک هۆی دیاریکراوی نییە ئەوەی کە پەیوەندی بە سونەکانەوە هەیە پەیوەندی بە کەمی بودجەوە هەیە کەمی خزمەتگوزاری هەیە پەیوەندی بە شیعە و سونەوە هەیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئێمە لەم قەیرانە دوورین ینی ئەو قەیرانە لە بینی ئێمە و بەغدا نییە بەڵکو لە بینی پارێزگاکان و حکوومەتی مالیچیە من پێم وایە ئێمە وەکو هەرێمی کوردستانی وەکو کورد ڕەنگە سێ هەڵوێستمان هەبێت یاوەتە ئەبێت پێگیری سونەکان بکەین یاوەتە پێگیری شیعەکان بکەین یاوەتە ئەبێ بێلایەن بین پێگیری هیچ کامێکیان نەکەین هەوڵی ئەوە بدەین کە ڕەوشەکە بەرەو هێوربوونەوە بەرین پێم وایە ئەوەی کە ئێستا هەوڵی بۆ ئەدەین ئەوەیە کە ئێمە لە ناوەڕاستا بین نە پێگیری سونەکان بکەین نە پێگیری شیعەکان بکەین ئەمە گوتاری ڕاگەیەنراوی هەرێمی کوردستانە بەڵام بەرژەوەندیمان لە چیایە ئێمە بەرژەوەندیمان لەوەدایە کە هەرێمی تر پەیدا بێت و زۆربەی بۆچوونەکانیش لەوەدایەک ئەمە بەو مانایەت پەیدابوونی ئەو هەرێمانەیە لە 100% لە قازانجی ئێمەیە بەڵام زۆربەی زۆری بەرژەوەندیەکانی من وامدانەوە لە 120 ڕەنگە باش نەبێت لە 180 باش بێت لە 180 قازانجی خۆمانی تایە چکە لەسەر مەودای دوور هەرێمی تریش لە عێراق دروست ئەبێت و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بەغدا لەسەر خۆی بپوشێتەوە ئەو هەموو دەسەڵاتی نەبێت ئێمە ئەتوانین ئەو کاتە مامەڵە لەگەڵ بەغدایەکی لاوازتر بکەین بەڵێ فەرموو پرسیارێکی لە منیش کرد زانم ئێستا دەرفەتت بدەم با یەک تۆز خێرا کەم لەبەری کرد کاروان محەممەد من پرسیارێکم لە کاک شۆڕش وتی کە ئێستا کورد ئەبێت چ کارتێکی فشاری هەیە لە ئێستا بەکاری بێنێت بەڵام من ئەڵم ئایا ئێستا درەنگ نییە بۆ ئەو کارتە فشارانە ئێستا بەکاریبێنیان ئەوە لە 2023 بەدواوە زووتر بەکاریبێنە بەڵێ هەردوو پرسیارەکە پرسیارێکی بەڕێزێ و لاش کاک شۆڕش بڵێ ئەو برایی ترکە پرسیاری کردوتی سونەکان لە ڕاگەیانی هەرێمەکانیان لە ئەنجامی پراوێزکردنیان ئایا سوودی هەیە سوودی ئەم بەهرێنبوونە چییە بڕواتان هەبێ بەشێکی زۆری ئەو داواکاریانەی ئەوان لە چاودێرکەری و لە حەسوودی و بەخیلی و لە خۆشحاڵیان بەرامبەر ئەو دەستکەوتانەیە کە لە هەرێمی کوردستان هەیە هەموو ئەوان هاتوونەتە هەرێمی کوردستان و دەزانن خێری هەرێم بە هەرێمبوون یا جیاوازی بە هەرێمبوون لەگەڵ وابەستەی بە بەغدا فەرقەکەی چەند زۆرە فەرقەکەی لەوەدایە کە هەرێمی سربەخۆ بوو پۆلیسی خۆیە بێت ئاسایشی خۆیە بێت بە پێی نیسبەی سوکانی خۆیان بە پێی نیسبەی دانیشتوانی خۆیان بودجەیان لە بەغداوە بۆ دەچێت و ئەو بودجەیە بۆ خۆیان سەرفیەکەن بۆ گەشەپێدانی خۆیان و لەو نەوت و غازوشتانی کە لە پارێزگاکەی خۆیان دێتە دەرەوە لەوەش لە هەموو بەرمیلێ نەوت و لە 150 متر مکعب
غاز لەوەش هەر دۆلارێک دەگرێتەوە بۆ خۆیان ینی ئەوان قازانجیان زۆر لەوەیە کە هەم پەرلەمانیان هەیە هەم پەرلەمانیان ئەبێ انجمەنی وەزیرانیان ئەبێ و هەست بە بوونی خۆیان زیاترەکەن بێگومان ئەوانە بۆیە ئەویان کردوە پێیان وایە ئەمە تاکە ڕێگایە بۆی پراوێزکردنەکەیان هەندە ئیستثناشەیە لە دەستورە مەسەلەن مەرج نییە کۆی ئەو حقوقانەی کە هەرێمی کوردستان زامنی کردووە ئیقلیمە تازەکان توان وانە نەنە بەڵام بە مەسلەی بودجە مەسلەی پۆلیس مەسلەی بڵین پاسەوانی سنوور ئەوانە حەقی خۆیانە بە 100% و ئەو پرسیاری کاکاروانش کە باز ئەڵێ کارتە فشارەکان درەنگ نییە بەڕێ وەڵاکارکردن نەک درەنگە هەر زۆریش درەنگە دەبواە ئێمە لە 2023 باسم کرد یعنێمە دەبواە لە 2023 جارێ هەر بەر حاڵی خۆم ڕێی وایە بە قسەی ئەمریکەکانمان نەکرد بە بچوبای نەکەرکک و لە کەرکک هەر نەگەڕاباینەوە و من لەوە ینی دلیلیشم هەیە کە یەکێ لە دیپلۆماتە ئەمریکەکان لەبەر چایی من بە شایەتی خۆم بە یەکێ لە کەسە نزیکەکانی سەرکردایەتی کوردی وتی ئەمە باشترین فرسەتە بۆ کورد بچن بۆ کەرکک و ئێوە 7 ساڵە لەسەر کەرکک ئەکوژرێن و لە کەرکک مەکشێنەوە بەڵام کارێکی واش بکەن چەند کەسێکی لێپرسراوی عاقڵی بە ویژدانی حیزبەکان بنێرن بۆ کەرکک بۆی تەعادال لە ئافرەت نەکا لە مناڵ نەکا خەڵک نەکوژێ ئیدارەیەکی وا دامەزرێن بۆی ئەوانە بڵێن ئەمانە ئەبێ حکمی ئێمە بکەن ئێنە مڵێم ئەو کاتە نەبووە بچینە ژێر باری قسەی ئەمریکەکان بکشابینەوە جا ئەڵێم ئەبنە ئەبووە چارەسەری کێشەی کەرکک ببەستینەوە بە مادەی 140 لە دوای مادەی 140 ئەبووە کارتەکانمان زۆر لە پێشێستا بەکار هێنابایە چونکە تا ئێستاش حکوومەتی بەغدا هەم حکوومەتی پێشوو و هەم حکوومەتی ئێستاش یەکێ لە کۆڵەگەکانی کووردە کە ڕایگرتووە ئەڵێ هەر ئەمریکیەکانیش بوون کە بە کوردیان وت بکشێرەوە ئەم قسەیان تا چەند ڕاستە بەڵێ وایە بەڵام من ئەڵێم دیپلۆماتێکی ئەمریکی دوو دۆستی کورد کە ڕەنگە و برادرە خۆی گوێی لێم بێت لەسەر تەلەڤیزیۆن کەواڵم نامێنا بڵێم بە یەکێ لە کەسە نزیکەکانی سەرکردایەتی سیاسی کوردی وتی من ئەمریکی بەڵام ئەگەر بڕیار بەدەست نەبوو بێت ڕۆڵی هەیە نا بڕیار بەدەست نەبا باسی ئامۆژگاریەکەمێنی ڕای منیش وایە ڕای تۆ ڕای ئەو پیاوەژ وا بووتی بچنە کەرککەوە و ئێوە بچن لە سنووری خۆتان بڕێن ئێتا ئێستا ئێمە لەسەر کەرکک وامان لاتووە و ممکن نییە ئەمریکا بێ لە کورد بدا لەبەرەوەی ئەوە 20 ساڵە ئەمریکا هەموو دنیا هانەدا بۆ ئەوەی لە دژی سەدام بدەن ئەڵێن غەدری لە کورد کردووە وتی ممکن نیە ئەوش لە ئێوە بدا وتی ئەی خەتەری تورکیا وتی تورکیا نەیهێشتووە یەک سەربازی ئەمریکی بەسەر خاکەکەیە بڕوە چۆن ئەمریکا لە عێراق بێ جێشی تورکیا توانێت بێتە کەرکک و کورد بکوژێ وتی بیکەن بەڵام نیان کرد زۆر باشە سپاس بۆ وەڵامەکانت کاک شۆڕش حاجی بەڵام بینەران بەڕێز و خۆشەویست چەند پرسیارێک ماوەکە ئەو هاوڕێ بەڕێزانی کە لێرە بەشدارن پاش هاواڵەکان چاوەڕۆنوان بن دیالۆگەکەمان بەرداوام بێ و پرسیارەکان هەنە ڕاستەی میوانانی ئامادە بووەکەن